کارنەکردن بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و گەشتسەندنی هەندێک بیرۆکە و ئایدیای ڕۆژئاوایی لە نێو کۆمەڵگەی کوردی دەوترێت دەرگای توندوتیژیەکانی دژ بە خێزان و ژنان کردەوە. لە ئازبەشێک لە ڕاستیەکان چاویان داخستووە و ناوێرن قسەی لەسەر بکەن و هەموو مەبەست و مەرامێکیان ئەوەیە تاوانەکان ببەستنەوە بە ئاین و کللتوری ئیسلامی. ڕێکخراوەکان بەرژەوەندیان لەوەیە کە قسە نەکەن، ئەگەر قسە بکەن لەوانەیە کارەکانیان بوەستێنرێ، لەوانەیە ئەو فەندەی کە بۆیان دەرەچێ بۆیان دەرنەچێ. کاتێک کە ئەو خەڵکە پێشێلی مافی مرۆڤی ئەکرێ کێ لە سەری قساکە هیچ کەسێ. بۆچی لە بەرژەوەندی ئەو زلهێزانەیە لەبەرەوەی کاتێک کە ئێمە ئەگەر حکم بە حکمی خۆی گەورە بکەین ئەبێت لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنی ئەیا بۆ ئەوی کە بچن بۆ جەنگ ئەیوت دارمە بڕنەوە، ئافرەت واز لێبێنن، ئابید واز لێبێنن. هەر کاتێک کە بەرەنگاری کرایەوە دژی بڵاوکردنەوەی بانگەوازی خۆی گەورە بانگەوازی ئیسلام، ئەو وەختە ئێوە دەست ڕێگریەکە مەهێڵن و وا بکەن کە ڕێگریەکە نەمێنێ. بەڵام لە ئێستاە سیر بکە ئەو مافەی کە بە بەسیترین شت مافی سەرەتایی ئینسان مافی ژیانە لێرەیان نادرێت. ئەندامێکی پێشووی لیژنەی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەشێک لە ڕێکخراوەکان وا دەزانن بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە ماوەی 16 ڕۆژی هەڵمەتێک چارەسەر دەبێت، بەڵام دەبێت ئەوە بزانن ئەوە بەشێک لەوان بوون بە پاساوی ئابووری سربەخۆ و کرانەوەی کۆمەلگا ئافرەتیان لە سروشتیبوونی خۆیان دوور خستەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان هەندێک لە ڕێکخراوە ژنانەکان وایان کردووە لەبری ئەوەی کە توندوتیژی کەم بێتەوە بوونە هۆکار کە توندوتیژیەکان ڕوو لە هەڵکشان بکەن، لەبەرەوەی بە ناوی هەندێک نازناوی بنمونە ئابووری سربەخۆ، مافی ڕەهای ئافرەت، چوونە دەرەوەی ئافرەت لە ماڵ کە پێش ئەوەی ئەمانەمە بکەن ئیسلام بە ڕەهایی ئەو مافانەی بە سنوورە شەرعیەکانەوە بۆ ئافرەت دەستەبەر کردووە، بەڵام بەداخەوان هەندێک دێن هەندێک بابەت زەقەکەنەوە کە لە سروشتی بوونی ژن دەرئەچێت. هەر کاتێک ژن بە کردداری لە سروشتی خۆی بە پێچەوانی سروشتی خۆی مامەڵی کرد، ئەو کاتە چۆنەڵی توندوتیژیەکان لە هەڵقشان نابن، شیرازەی خێزان تێگەچێ، کۆمەلگا برە و داڕوخانەوە. چارەسەری کەمکردنەوەی توندوتیژی خێزانیەکان دەوترێت کارکردنە بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بەشێک لە ڕێکخراوەکان بەتایبەت ڕێکخراوە ئیسلامیەکان کار دەکەن بۆ چەسپاندنی بنەماکان و سەنتەر و لقەکانیان بەکاردەهێنن بۆ چارەسەری کێشە خێزانیەکان لەسەر بنەمای شەرع و ڕێسای ئیسلامیەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.